بەڕاستی من ئەم کاتە زۆر بە کاتێکی گونجاو ئەبینم بۆ ئەوەی ئەم یەکێتی ڕابگەێنرێ لەبەر ئەوەی ینی ئێستا ئەگەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین وەکو جۆرە پاشەگەردانیەک یاخود سەرگەردانیەکی تیابەدی ئەەکەین ئەو سەرگەردانیە چەندین جار هەل بۆ کورد ڕەخساوە بۆ ئەوەی بتوانێت خۆی کۆبکاتەوە بەڵام بەداخەوە بەرژەوەندی حزبایەتی یاخود بەرژەوەندی تاکە کەسی بوونەتە ڕێگر لە بەردەم ئەمەیە. ڕاستە من ئەمەی کە باسیەکەم لەسەر مستەوای حزبەکانە بەڵام بۆ خۆشی کە ئێمە باسی یەکێتی نەتەوەی یەکەین یەکێتی نەتەوەی نابێت بەس ئێمە لە نخبەوە دەست پێ بکەین ئێماڵی نەتەوەی عنی قاعیدا هەتا وەکو کەنەکە نەیەتە ناو یاخود کاریگەر نەبێت لە ناو قاعیدەی یاخود بنکە فراوانەکەی ملەتە بڕوانەکەم بتوانێت ئەوە بکە مەرج نییە کەواوەکو با بڵێن حزبێک دەور ببینێ نەخێر ئەتوانێت لە ناو کۆمەلگاکەمانە مەسەلان بڵێن لە ناو ژنانە لە ناو گەنجانە حەب لە ناو کرێکارانە توێژی زۆر هەیە لە ناو کۆمەڵەکەیەکەوە ئەو بتوانێت کاریگەری خۆی هەبێت خۆی بە تاکید بەرپرسیارەتی هەمومانە یعنی بەرپرسیارەتی کەسێک نییە بەرپرسیارەتی هەمومانە چۆن بەرپرسیارەتی هەمومانە کەنەکە ینی وەکو ئێستا بۆتە وەکو هەڵگری ئەو ئاڵایە ئەبێ ئەو دەست پێشخەریە لە کەنەکە بێت وەکو چۆنەڵی تۆ کە دێی بۆ شوێنێکە هەندێک کەس وەکو خۆیان بەدەم سپی ئەو شوێنە ئەزانن یەکێ لەو دوو حزبش طبعاً یەکێتی و پارتیە بە حکمی ئەوەی ئەمانە لەسەر ئەرزی واقعبوونیان هەبووە و خەباتیان کردوینیان کردووە نا ئێمە دژایەتی لەگەڵ ئەوەیانین کە ئێمە دژایەتی هیچ حزبێک بکەین حتا حزبێکی بچووکیش بێت لەگەڵ ئەوە نین کەوا دژایەتیان بکرێت هەموو حزبەکان بێنە ناو مۆزوعەکەی لەبەر ئەوەی بمانەوێ نەمانەوێ ئێمە کۆمەلگایەکمانەیە ئەم کۆمەلگایە تقریبان تێکەڵاویەکی هەیە ئەو تێکەڵاویە بۆتە هۆی ئەوەی کەوا هەندێ گرفت دروست بێ هەر دوور نەڕۆ ئێستا لە ڕۆژ ئاوایە لە ڕۆژ ئاوایە ئەتوانم بڵێم کەنەکە تا حەدێک دەوری خۆی هەیە لە باکووری کوردستانە تا ڕادەیەک دەوری هەیە لە باشوور خەریکە ینی دێتە ناوی با بڵێن پەرە ئەسێنێ بەڵام ئەو پەرەسەندنە ئەبێ هانی با بڵێن کۆمیسیۆنەکان بدرێ بۆ ئەوەی زیاتر بچنە ناو خەڵکەوە زیاتر کاریگەر بن ئێمە مەکتەبەکانمان هەیە ئێمە یەکێتیەکانمان هەیە یەکێتی مامۆستایانە یەکێتی پارێزەرانە یەکێتی ئەمانەیە خۆ تۆ دژایەتی هیچ حزبێک ناکەی ناتەوێ مەسەڵەن بڵێن لە دەسەڵاتی ئەوان کەم بکەیتەوە وەکو بڵێ تووشی هینێک بووینە یعنی وەکوڵێ بانێک و دوو هەوە بانێک و دوو هەواکە چییە؟ شەڕەوانێک کە بینی گەریلایە کە بینی هەموو سنوورەکانی بەزاندووە بۆ ئەوەی با بڵێن ببێتە نمونەی ژنی سربەخۆ لە یابانەوە هەتاوەکو ئەو پەڕی ئەمریکا ئەمجا لە قوتبەکان لەم قوت بۆ ئەو قوتبش بەڵام سێرەکەی لە هەمان کاتیشە هەندێک یاسا و هەندێک شت کە ڕوو ئەدات هەموو ئەو شتە جوانە سفرەکاتەوە باشە ئێمە بۆ لە ڕۆژ ئاوایە ئەو هەموو شتە جوانە هەیە بۆ هێواش ئێمە ئیش نەکەین بۆ ئەوەی ژن لێرەیە ئەو سربەخۆیی هەبێ ژنی ئێرە بەداخەوە سربەخۆیی هەیە بەڵام تاوەکو ژن عەقلی خۆی لەبەر خاتری هەندێ بەرژەوەندی حزبی وابەستەی حزبێک بکە کەوا ئەو حزبە پێی بڵێ ئەمە ڕەشە ئەمە سپیە ژن ناتوانێت ئازاد بێ هیوادارم ئێمەی ژنان بەخۆشمەوە من ئەوە ئەڵێم و هەرچەند من حزبی نیم بەڵام ئێمە کارێکی وا بکەین لە کاتێکە کە دانیشتن باسی با بڵێن یەکگرتنەوەی نەتەوەی یەکەن یاخود باسی کۆکردنەوە ئەواکەین کەوا وەکو نەتەوەیەک کار بکەین حزب لە دەرەوە دابنین دوای ئەوە دانیشین لەگەڵ خۆمانە ئەو شتە جوانانە بەرینە ناو حزبەکەمانە بۆچی بۆ ئەوەی هێواش ئەو ڕایە جوانە لەگەڵ حزبەکانە بتوانین بێ ژن لە باشووری کوردستانە ئەبێت تەجاوزی هەندێشت بکات تەجاوزەکان چییە؟ بەڕاستی تەجاوزی هەندێک کەمالیاتی حزبی بکات چکە زروفەکە زۆر ڕەخساوە ئێمە بتوانین ئەگە سربەخۆیی تەواوەتیش ڕانەگرین بەڵام بتوانین شتێک بناغە بدەین بۆ ئەوەی ئێمە ئیشی لەسەر بکەین بۆ ئەوەی لە داهاتوودا شتێکمان هەبێ هەتاوەکو ژن و پیاویش
نەبنە یەک دەنگ یەک ڕنگ یەک خەبات و هەندێ بابەتی حزبی هەندێ بابەتی ئابووری هەندێ بابەتی کۆمەڵایەتی تێنەپەڕێنن بڕوات بێەوە زۆر زۆر زەحمەتە بێت و ئەمجەش تاوانەکە ئەکوێتە سەر هەمومان بە تەئکید ینی تۆ ئێمە کوردین کە ئەڵێن ڕۆژ ئاوا ئەوە مانای ئەوە نیکەوە ئێمە سنوورەکەینە تەمەناکەم لە دوو حزبەکەی کوردستانە بەڕاستی ئێمە ڕاستە هەندێ با بڵێن سنوور کەوا دروست کراوە تەنانەت ئەو حزبە سەرەکیانەش ناتوانن بیبڕن ئێمە ئەزانین ئێمە دەورە دراوین بە چەند نەتەوەیەک یاخود بە چەند ڕژێمێکی زۆر زۆر دڕەندا با بڵێن درێغی ناکەن لە هیچ بەکارهێنانی هیچ جۆرەك تونند و تیژیەک بەرامبەر بە میلەتەکەمان ئێمە چەندین جینۆسایدمان بینی و هینمان بینیوە بەڵام بەڕاستی ئەمە پرسێکی نەتەوایەتیە پێویستی بە هەندێک مجازەفەش هەیە ئێمە لە کاتێکە کە دانوستانەکەین با دانوستانەکان هەر لەسەر حیسابی نەتەوەکەمان نەبێت کوردستان دەوڵەمەنە یەکێ لەو سەبەبانێکەوە ئەم دەوڵاتانە ئەترسن لەوەی کەوا کوردستان ببێ بە قوارێک کورد ئەبێ بەستە خاوەنی سەرچاوی هەموو ئاو کورد ئەبێ بە خاوەن سەرچاوی زۆر زۆر با بڵێن کانزا و با بڵێن سامانە سروشتەکان ڕۆلی هەبێت لە چییە؟ یعنی ئێمە لە حاڵەتێکە کاوە هەرچی دانوستانێک لەگەڵ ئەم حکوومەتانەی دەور و بەرمانەکەین با نەبێتە ئەوەی کەوا تۆ 20 لە سەدت هەبێ ئەو 80 لە سەدی هەبێت ئەوە زۆر زۆر خەتەرە لەبەر ئەوەی ئیتر ئەوە خۆی بۆ خۆی ملکەچکردنا و خۆی بۆ خۆی ئەوەیەکەوە تۆ بە واژووی خۆت هینی ئەەکەی ئیتر بۆ ئێمە دوایی گلەیی لە خەیری بکەین و لە نازانم چێ بکەین و لە کێ بکەین ئەبێ یعنی معنای ئەوەیە ئێمە مێژوومان بەردەوام کەسانی وەکو حەسەن خەیری تیا دووبارە بێتەوە ڕاستیە ماوەیەکی زۆرە هەڵبەتە کەنەکە ئەیەوێت کە هەموو حیزبەکانی هەر چوار پارچەی کوردستان پێکەوە بۆ مەبەستی یەکێتی نەتەوەی کورد ئامادە بکە بەڵام ئەزانین کە هەوڵەکان هەوڵی زۆر باش دراوە و حیزب و گروپ و لایەنی زۆر باش و ژمارەیەکی بەرچاو هاتوونەتە پێشەوە بەڵام ئەوەی کە لە باشوور ئەبیندرێت بەداخەوە زۆرێک لە حیزبەکان بڵێ هەم بەشداری تەواوەتیان هەیە هەم بڕوایان بە بوونی کەنەکە هەیە و هەم بڕوایان بە پەیامی کەنەکە هەیە بۆ پێشخستنی نەتەوەی کورد و بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەیە و ئەو هێرشانی کە ئەکرێنە سەر نەتەوەی کورد لە هەمان کاتا پاراستنی ئەو دەستکەوتانەی کە لە باشوور هەیە هەر هیچ نەبێ بەڵام بەداخەوە هەندێک حزب تا ئێستا نەخێر بەشداریان نەکردووە و لەگەڵ ئەوەی کە لە نۆڤەمبەری ئەم ساڵە شاندێکی باڵایی کەنەکە سەردانی باشووریان کرد و لەو سەردانە هەموو تقریبا هەموو حیزبە گەورە و بچووکەکانیان بەسەر کردەوە و داواشیان کرد کە یەکێک لەو حیزبانەی کە ئەتوان یەکێکە لە حیزبە گەورەکان کە دەسەڵاتێکی زۆری هەیە و زۆرەی موسسەکان لە بەردەمیاتی کە پارتی دیموکراتی کوردستانە ویستیان ئەوانیش بەشدار بن و لەگەڵیانە بن بەڵام بەداخەوە تاوەکو کۆتایی کە شاندەکە سەفەریان کردەوە بەڵام ڕێگەیان پێنەدرا هەڵبەت ئەمە بۆ خۆی نەبوونی خیتابێکی نەتەوەیی و هەوڵ نەدان بۆ یەکگرتوویی نەتەوەی کورد لە نێوخۆدا لەگەڵ ئەوەی دەستێوەردانی حیزبەکان یا بڵێن دەستێوەردانی وڵاتانی دەرەوەی کوردستان بە تایبەت دراوسیەکان کە ئێمە ئەزانین هەژمونی بەداخەوە هەژمونی تورکیا لە باکوورەوە هەیە لە باشوور و لە ڕۆژهەڵات دیسان ئەبینین کە ئێران ڕۆڵێکی بینیوە و ئێران کاریگەری هەیە لەسەر باشوور بە تایبەت هەنێک لەو حیزبانی کە لە باشوورە بوونیان هەیە بۆیە ئەوەندەی کە هەبێ ئاستەنگەکان ئەوەیە کە دەستێوەردانی وڵاتانی دراوسێ و پابندبوونی بەرژەوەندیەکانی هەندێک لە حیزبەکان بە وڵاتانەوە ئەمە وای کردووە لە سەرەکی ترین هۆکارە بۆ ئەوەی کە حیزبەکان نەتوانن پێکەوە لە کەنەکە بەشدار بن و کورد بە یەکگرتوویی ئەبێ بڕوای بەوە هەبێ یەکگرتوویی کورد بۆ خۆی هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی کە وەگوتم هەم
بەگشت هەموو ئەو هەڕەشانە بچێتەوە کە لەسەری ئەکرێ و هەم بتوانێت نێوماڵی کوردی خۆی زیاتر ڕێکخاتەوە کەی گەیشتنە ئەو ئەنجامەی یا کەی گەیشتنە ئەو دەرەنجامەی کە دەستێوەردانی وڵاتان بە مەبەستی بەرژەوەندی خۆیانە بە مەبەستی بچووکردنەوەی هێزی باشوورە و بە مەبەستی یەکنەبوونی هێزەکان و حیزبەکانی باشوور ئەمە وای کردووە ئێمە زانین دەستێوەردانەکان زۆر بووە و بەداخەوە سێبەری حیزبەکان بۆ ئەو هێزانە ئەمە هۆکارێکە کەی گەشتنە ئەو ئەنجامەی کە بەڕاستی یەکبوونی کورد پێکەوە ئەوە تاقە دەرەنجامە و تاکە هێزە تا بتوانێت لەسەر ئاستی هەموو دنیا ئەو پتەویە ئەو پێکەوە بوونا و ئەو خیتابە نیشتیمانیە نەتەوەیەی یەک بخە ئەو کاتە ئەتوانین ئێمە هێزەکانی باشوور باکوور ڕۆژهەڵات باشوور هەمووی یعنی واتە ڕۆژ ئاوا هەمومان پێکەوە هێزێکی یەکگرتومان هەبێت لە بەرامبەر هەموو دەنگە ناساز و داگیرکەرەکانی دنیا بۆستینەوە ئەو بەشانەی یەکێتی نەتەوەی کورد ئەو پەیوەندە دیبلۆماسیە باشەیە کە هەیەی هەم لە ناوخۆ و هەم لە دەرەوە لەسەر ئاستی ئەوروپا لەسەر ئاستی ئەمریکا لەسەر ئاستی کۆی وڵاتانی جیهان ئێمە ئەزانین کە یەکێتی نەتەوەی کورد پەیوەندێکی زۆر باشی هەیە و تەنانەت نوێنەرایەتیان هەیە لە زۆرێک لە موئەسسە و دەستگا و پەرلەمانەکانی دنیا ئەگەر ئێمە بتوانین ئەم دەنگە بەهێزانە هەمووی کۆ بکەینەوە ئەتوانین کاریگەریەکانمان ئەتوانین نەهامەتیەکانمان ئەتوانین ئەو هێرشانی کە ئەکرێتە سەرمان ئەتوانین ئەو دەستێوەردانانەی کە بەردەوامی هەیە بۆ سەر ناوچەکە هەمووی لە ڕێگەی ئەم نوێنەرانەوە لە ڕێگەی ئەو پەیوەندی دیبلۆماسیانەوە بگەێنین بە شوێنی مەبەست دواتر تۆ ئەتوانی ڕای گشتی بۆ کۆکەیتەوە دواتر ئەتوانی تەواوی دنیا لە ڕێگەی میدیاکانەوە لە ڕێگەی وەگوتم کەسان و مؤسسات و حیزب و خەڵکە دیارەکانەوە ئەو لۆبیە دروستکەی ئەدڤۆکەسیەک بکەی بۆ هەموو ئەو کێشە و نەهامەتیانەی کە تووشت بوون و دەنگی زوڵاڵی کورد بگەیەنی بە هەموو شوێنەکان تاوەکو چیتر لە شوێنێکە دەنگەکان کب نەکرێ تاوەکو چیتر لەسەر ئاستێک بە چەواشەکاری ئەو نەهامەتیانی بەرامبەر بەسەر کورد ئەیهێنن ڕەوایەتی پێنێ ژنان ڕۆلی بەرچاویان هەیە بەشداری بەرچاویان هەبووە لە دوایین کۆنگرەی کەنەکە کە لە ئۆکتۆبەری ڕابردووە بوو بەسترا ژنان بەشداریەکی بەرچاویان هەبوو لە تەواوی پارچەکانی کوردستان و دەرەوەش ئەندامانی ژن زۆرن ئێمە جیاواز لەوەی کە هەر یەکسەر بە حیزبێک بین هەر بۆ چوون و تێڕوانینێکمان هەبێ بەڵام پرسێک هەیە کە پرسی ژنی کووردە ئەمە پێم وایە هەموو ئەو بۆچوونە جیاوازانە بەجێ ئەهێڵێت و پرسێکی گەورەترە ئەمە قەزەیەکە تەنیا بابەتێک نییە بەڵکو ژنان دەتوانن ڕۆلی زیاتریشیان هەبێ و ئەتوانن شان بەشانی پیاوان هەڵبەت پێکەوە کاریگەریشیان هەبێت و لە هەوڵیشدان هیوادارین بتوانین خەباتمان لە ئاستێکی بەرچاوە بێت.